ڕێکەوتنی هەولێر و بەغدا سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت کاردانەوەی نەکرد لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڵکو لە دەرەوەش بە دوای خۆی داهێناوە و یۆنامیش دەستخۆشی لە هەرێم و بەغدا دەکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە کە ئەم ڕێکەوتنە چ کاردانەوەیەکی هەیە لە هەم لە مەودای دووردا و هەم بۆ چارەسەرکردنی کێشەکانی تری نێوان هەرێم و بەغدا. میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز پیتر گالبریت دیبلۆماتکاری ئەمریکا کە لە فلۆریدا لە ئەمریکاوە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵماندایە. جەنابی گالبریت ئەم کاتتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 خوێندنەوەتان بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدا سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم چییە؟ بەڕێز گالبریت سلااوتان لێبێ ئەگەر جۆت لە پرسیارەکەی من بوو بێ ویستم بڵێم خوێندنەوەتان بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدا سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ بەڕێز گالبریت نازانم جۆت لە دەنجی من هەیە یان نا دێرە وەکو هەموو لایەکان ئاگادارن ینی پیتر گالبریت یەکێکە لە دیبلۆماتکارە گەورەکانی ئەمریکا و شارەزایەکی زۆریشی نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو شارەزایەکی زۆر باشی عێراق و هەرێمی کوردستان و کێشەکانی هەردوو لاش هەیە بۆیە ئێمە خۆشحاڵ بووین کە میوانداری ئەو بکەین تا بزانین ڕاو بۆچوونی ئەو لە ڕێگای ئەویشەوە ڕاو بۆچوونی ئەمریکا سەبارەت بە ڕێکەوتنی هەولێر و بەغدا چی بێ. بەڕێز گالبریت دووبارە سلااوتان لێبێ ویستم ئەوە بزانم خوێندنەوەتان بۆ ڕێکەوتنی هەولێر و بەغدا سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ پێم وابێ ئەم ڕێکەوتنە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کوردستان و سەرکەوتنێکی گەورەشە بۆ عێراق. ئەمە ناکۆکی بووە کێشە بووە ماوەیەکی زۆرە با بڵێم 18 ساڵە ناکۆکیان هەیە ناکۆکیان هەیە بەڵام ئەم ڕێکەوتنە ڕێگە خۆشەکە بۆ چارەسەری کێشەکانی دیکەش بە شێوەیەک چارەسەر کراوە کە هەموو مافەکانی هەرێمی کوردستان بە گوێرەی دەستور جێبەجێ کراوە کە سەرۆک بارزانی و مەسرور بارزانی کە ئێستا سەرکردایەتی ئەو گفتوگۆ و دانووسانە دەکات بۆی کە خۆی نەوتی خۆی بەرهەم بێنێ و لەگەڵ حکوومەتی بەغداش ڕێککەوتووە لەسەر هەناردەکردنی ئەو نەوتە بۆیە ئەم ڕێککەوتنە وا ئاکات کە نرخی نەوتی هەرێمی کوردستان بە گوێرەی جیهان سعری جیهانی بفرۆشێ و بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان دەبێت دڵنیا بێتەوە لەوەی کە بودجەی خۆی وەکو پێویست کە دانراوە وەرەگرێ و ئەمە سەرکەوتنێکیشە بۆ سەرۆکوەزیران سوودانی ئەوەمان لەبیر نەچێت کە ئەو دانی بەوەداناوە کە کوردستان بەشێکە لە عێراق و ئەگەر کوردستان ناکۆکی کێشەی هەبێت کەواتە هەموو عێراق کێشەی هەیە بۆیە ئەمە چارەسەرێکی کردداری و پراکتیکیە بۆ کێشە زۆر باشە زۆر باشە بەڕێز گالبریت پێتان وایە ینی ئەم ڕێکەوتنە دەبێتە سەرەتایەک بۆ جێبەجێکردنی دەستور وەک خۆی کە کورد داوای جێبەجێکردنی دەکات. پێم وابێ ئەم ڕێکەوتنە گرنگە و وەکو پێویست کراوە و مافی هەرێمی کوردستانە و مافی خۆیەتی کە نەوت بەرهەم بهێنێ بەڵام کێشەکە لە هەناردەکردن و فرۆشتنی بوو بۆیە ئەم ڕێکەوتنە ئەم کێشەیەش چارەسەر دەکا و سۆمۆ نرخێکی باشتر دەیفرۆشێ وەکەوەی کە پێشتر هەرێمی کوردستان دەیفرۆشت بە کەمتر دەیفرۆشت بە مەترسی لەسەر نەوتی هەرێمی کوردستان نامێنێ و هەرێمی کوردستان پێگەیەکی باشیشی دەبێت لە ناو سۆمۆ مەبەستم جێگری سەرۆکی سۆمۆیە
و دەتوانن کە کاتێک بدەنە یاسای نەوت و غاز بۆی کە بۆکو پێویست بە باشی ئیشی لەسەر بکرێ و پەسەند بکرێت چونکە هەرێمی کوردستان خۆی هەیەی ئەو یاسایی هەیە بەڵام عێراق نیەتی. باش بڕێزگە گاڵبرێت پێتان وایە کوردستان مافی خۆیەتی وەکو لە دەستوریشدا هاتووە نەوت بەرهەم بهێنێت؟ ئەمە بە تەواوی ڕوونە. مادەی 111 دەستوری هەمیشەیی عێراق دەڵێ کە ئەم دەسەڵاتە هی هەرێمەکانە کە دەتوانێت نەوت بەرهەم بهێنن و مادەی 112 لە دەستوری عێراق دەڵێ کە دەتوانن ئەم هەرێمانە خۆیان نەوت بەرهەم بهێنن و لە 2005 ئەو کاتە نەوت لە هەرێمی کوردستان نەبوو بەڵام ئەمە لە دەستورە نووسراوەتەوە و لە 110 بە هەمان شێوە مادەی 110 111 112 121 بە هەموو شێوەیەک ئەمانە ڕوون کراونەتەوە کە دەتوانن دەسەڵاتی داوەتە هەرێمەکان بۆ کە یاسای خۆیان هەبێ بۆ نەوت و غاز ئەگەر دوای 2 ساڵ لە عێراق دەرنەچوو بۆیان ئەمە لە دەرەوەی ئەوەیە واتە دەسەڵاتەکە هەیە و دەستوریشە بەڵام دەبێت لەوە تێبگەین کە هەندێک لە سەرۆک وەزیرەکانی پێشوو مالکی و عەبادی بە دیاریکراوی ویستیان زیان بە هەرێمی کوردستان بگەین بۆی کە زیان بە هەموو عێراق بگەێنن بۆی کە بودجەیان لە 2014 بڕی و هەرێمی کوردستان ناچار بوو و ناچاریان کرد پاڵیان بە هەرێمی کوردستانەوەنا وەکەوەی سەرۆک وەزیران سوودانیش باسی کرد کە هەرێمی کوردستان پاڵی پێوەنرا ناچار کرا بۆی کە بچێم گرێوەسانە بک بەڕاستی بۆیە دەبێ عێراق بێت ئەم زەرەرە بداتەوە ئەم زیانەی کە بەر ئەم گرێبەستانە کەوتۆ بداتەوە ئەوەی کە ئێستا تورکیا داوای دەکات چونکە سەرۆک وەزیرانەکانی عێراق بوونەتە هۆی ئەوەی کە ئەم زیانە بەر عێراق و هەرێمی کوردستان بەڵام وا دیارە سیاسەت و دنیابینی بەڕێز سوودانی جیاوازە و گەیشتووەتە ئەو قەنەعەتەی کە دەبێت لەگەڵ سەرۆک وەزیران بارزانی مەسعود بارزانی ڕێک بکەوێت کێشەکە چارەسەر بکە بە شێوەیەک بێت کە بە هەموو شێوەیەک مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا زۆر باشە بەڕێز گاڵبرێت مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت هیوادارین ئەم ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێت بە زووترین کات ئەمە مەبەست لەم قسەیە چییە؟ من پێم وابێ مەبەستی ئەوەیە کە هەناردەکردنی هەرێم نەوت لە هەرێمی کوردستان دەبێت بپارێزرێ و ئەوەی کە من دەیبینم ئەوەی کە کۆنگرە ڕۆژنامەکەشم بینی کە نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە هەناردەکردنی بۆیە ئەمە تەنها کێشەیەک نییە بۆ هەرێمی کوردستان و عێراق بەڵکو ئەمە کێشەیەکە بۆ جیهان ئێستا لەم دۆخەدا هەوڵێک هەیە بۆی کە بەرهەمێنانی نەوت کەم بکەنەوە بۆ بازاڕەکانی جیهان بەهۆی ئەو داگیرکاریایی رووسیا لە ئۆکرانیا و هەموو جیهان یەکی گرتووە دژی رووسیا و بە دڵنیایەوە ئەمریکا پشتیوانی ئۆکرانیا دەکا و لە دەستدانی ئەم نەوتەی هەرێمی کوردستانیش کە لەدە ڕۆژی ڕابردوودا ڕاوەستاوە کە ئەمە 1% نەوت و هەموو جیهانەکە بۆیە بڕا واتە ئەمە کاریگەریەکی زۆر تەواوی هەبێت دەبێت لەسەر نرخی نەوت لە هەموو جیهان بۆ ئەم ڕێکەوتن نەک بۆ هەرێمی کوردستان باشە بۆ عێراق باشە بەڵکو باشە بۆ هەموو جیهان باشە بۆ ئەو بەرەیە باشە کە لە بەرامبەری داگیرکاریەکانی رووسیا دروست بووە. زۆر باشە زۆر بەڕێز پیتەر گاڵبرێت دیبلۆماتکاری ئەمریکا ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپە و لە فلۆریداوە لەگەڵ مامۆی گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.